تورکیا هەمیشە کە نەیتوانی ڕوبەڕووی پەکەکە ببێتەوە ڕوبەڕووی ئەو هێزە ببێتەوە کەوا خەباتەکە لە پێناوی ڕزگاری خوازی گەلی کورد لە بەشی باکووری کوردستان ویستوێتی لە ڕێگەی ئەوەی کەوا پەکەکە بخاتە ناو لیستی تیرۆرەوە گورزی کوشندە بدا لە پەکەکە و تا ئاستێکی زۆری توانین بڵێن ئەمە بەخراپ شکاوەتەوە بەسەر پەکەکە ئەمە واکات و پێمانەڵێت کە ڕوبەڕووبوونەوەی ئەم پیلانە کارێکی گەورەیە و هەوڵدان لە ڕێگەی خەباتی مەدەنیەوە لە ڕێگەی واژوکۆکردنەوە لە ڕێگەی هەر جۆرە خەباتێکی دیکەوە بۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی تیرۆر بەڕاستی خەباتێکە ئەتوانم بڵێم ئەرکە لە پێناوی ئەوەی کەوا هێزێکی گەورە هێزێکی خەباتگێر کەوا لە پێناوی مافڕەوەکانی گەلێکا تێکۆشێت ئەو تۆمەتەی لەسەر بسڕێتەوە کە ئاراستەی کراوە یاخود ئەو تۆمەتەی لەسەر بسڕێتەوە کەوا زۆر بە ناحەق خراوەتە ناو ئەو چوارچێوەیەوە بۆیە بە بڕای من زۆر ئاسانە ینی هێندە قورسیش نییە کارەکە هەر کەسێک توانێت تەنانەت لە ماڵی خۆشیەوە بە واژوویەک ئەتوانێت لە ناو تۆڕە کۆمەڵایەتەکانە ئەتوانێت لە ڕێی سیمینار و کۆڕ و کۆنفرانس و ئەو جۆرە کارانەی کەوا لە ماوەی ڕابردووە لە باشووری کوردستاناکرا ئەمان هەنگاوی گرنگن بەڵام بە مەرجێک بەردەوام بن وە گرنگتر لەوەیش ئەوەیەکەوە ئەمە بکرێت بەسەر تاسەری لە تەواوی شار و شارچەکانی کوردستانەوە لە قەزا و ناحیەکانە و ئەمە بپەڕێتەوە بە ناو ڕەوەندی کوردیش لە ئەوروپا و لە وڵاتانی ئەمریکا بۆ ئەوەی کەوا ببێتە فشارێکی گەورە بۆ ئەوەی کەوا ببێتە هێزێک بۆ ئەوەی کە ببێتە میکانیزمێک و فاکتەرێک بۆ ئەوەی پەکەکە ئەم تۆمەتەیکەوە ئاراستەی کراوە لەسەری بسڕێتەوە پێم وایە ئەمە ئەرکێکە و ئەرکێکی ئاسانیشە هەموو هاونیشتیمانیەک لە هەر جێیەکی کوردستانە بێ و لە هەر جێیەکی دنیا بێ ئەتوانێت بەم ئەرکە هەڵسێ و من پێم وایە بەردەوامبوونی گەرنتی سەرکەوتنی ئەو خەباتەیەکەوە دەستی پێکردووە. هەرکەس دەزانێت ئەمڕۆ کە ڕێخستنی یاخود پارتی کرێکارانی کوردستان پارتیەکە ئەتوانین بڵین لە ئاستی جیهانە بە شێوازی جیاواز تەسیری خۆی هەیە لەسەر دۆزی گەلی کورد بۆیە ئەوڕۆ دەرهێنانی پەکەکە لە لیستی قەدەغەکراوی جیهانی کە دیارە بابەتێکی سیاسیە نەک ئەوەی کەوا بۆ خۆی واقع و بوونی هەبێت لەو چوارچێوەیەدا بێگومان گرنگجێکی هەرە و ڕۆڵێکی هەرە سەرەکی هەیە لەسەر دۆزی گەلی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و بە تایبەتی لە باکووری کوردستان و تورکیایە لەسەرەوە ئەساسە گەلی کورد و ڕێخستنەکانی گەلی کورد لە ناوەی وڵات و دەرەوەی وڵات توانیویانە بە شێوازێکی فراوان هەوڵدانی ئەوە بکەن کە ئەو کارە پێک بێت کە لە لیستی قەدەغەکراودا پەکەکە دەربهێنرێت. بێگومان ئێستا لۆبیێکی گەورەی جیهانی لە نێو پارتە چەپەکاندا لەگەڵ کەسانی ئەکادیمیست سیاسیەکانی جیهان لۆبیێکی باش دروست کراوە پشتیوانێکی زۆر باش هەیە و دەزانین کە دادگای بڵندی بەلجیکا هۆڵەندا ئەمانە بڕیاری ئەویان دەرکرد کە بەڵێ پەکەکە لە لیستی تیرۆرە بڕیارێکی سیاسیە نەک یاساییە دەمێنێتەوە ئەوەی کەوا چەندە گەلی کورد بۆ خۆی و ڕێخستنەکان چەندە خۆیان ئەتوانن هەوڵ بن تێکۆشان بکەن تا بتوانرێ ئەو بڕیارە هەڵوەشێنرێتەوە لە ڕووی یاساییەوە بێگومان کاتێک کە تۆ توانیت پارتێک ڕێخستنێک لە لیستی قەدەغەکرا و دەربهێنی بەواتای ئەوە دێت ئەو پارتە ئەو ڕێخستنە تێکۆشانەکەی ڕەوایە و لەو چوارچێوەیەدا هەر ئەجندایەکی هەبێ بۆ ئەو تێکۆشانە و ئەو مەبەستە و ئەو ئاماژەی کە هەیەی بێگومان دێتە دی دەزانین کە لە باکووری کوردستان و وڵاتی تورکیایە زۆر فاشیانە لە بەرامبەر گەلی کووردا لە چوارچێوەی پەکەکەی بووندا لە چوارچێوەی ئەو تێکۆشانەدا بەس لەسەر گەلی کورد قەدەغەبوون هەیە بۆیە ئەو کات دەتوانرێت لە ڕووی یاساییەوە دانپیانرانێک لە یاسایی تورکیایە دانی پیا بنرێت وە گەلی کورد و تێکۆشانەکەی بێگومان ئێمەکو گەلی کورد پێویستە یەک خاڵ هەیە هەمیشە لە بەرچاوی بگرین کە چارە نووسی ئەم چوار بەشی کوردستان بە جۆرێک پێکەوە گرێدراوە واتە هەر بەشێکی کوردستان پێشکەوتنێکی پێوە هەبێت پێشکەوتنی سێپارچەکەی دیکەیە بێگومان ئەگەر بێت و ئێمە پەکەکە لە لیستی قەدەغەکرا و دەربهێنرێ و پاشان گەلی کورد لە ڕووی یاسایی و لە ناو تورکیایە لە یاساکانیە تەسبیت بکرێ بێگومان سەرکەوتنە بۆ بەشەکانی دیکە و سەرکەوتنە لە بەرامبەر ئەو عەقلیەتەی کە دەوڵەتی فاشیستی تورکیایە ئێستا بەسەر داگیرکاری باشووری کوردستانە ئەیکا ئەوەش خاوبوونەوە و فەشەل پێهێنان و بێکاریگەری دەکرێت.